شاندێکی باڵای کۆمەڵی دادگەری کە پێک هاتبوون لە عەبدسار مەجید و شوانڕابەر ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سەردانی کەرکووکیان کرد و هاوڕێ لەگەڵ شاندی مەڵبەندی کەرکووک کە سوکاری شەهیدانی ڕابوونی ئیسلامی و دۆست و لایەنگرانی کۆمەڵ و چەند کەسایەتێکی شارەکەیان بەسەر کردەوە. شوانڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری باسی گرنگی سەردانەکەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی بۆ کەرکووک کرد و ئاماژەی بەوەدا کۆمەڵ خاوەنی پێگەی جەماوەری لایەنگر و دۆستانی بەوەفایە لەو سنوورە بۆیە بە گرنگیەوە دەڕوانێتە ناوچەکە. ئەمڕۆ وەفدێکی باڵای کۆمەڵی دادگەری برای بەڕێزمان کاک عەبدوستار و من بەیەکەوە بە ناوی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سەردانی شاری کەرکووکمان کرد کە لە کەرکووک ئۆرگانی باڵا مەڵبەندێکمان هەیە و کۆمەڵێک ئەنجومەن و ئۆرگانی ترمان لە نێو شاری کەرکووکە. دیارە لەم سەردانەدا نەهجی کۆمەڵی دادگەریە کە ماوە یا جارجار سەردانی بنکە و بارەگا و ئۆرگانەکانی خۆمان بکەین بە تایبەتیش کەرکووک، چونکە کەرکووک بۆ کۆمەڵی دادگەری هەمیشە شوێنێکی گرنگە و جێی ئێحتیمامە و لە کۆمەڵێک ڕۆوە ئێحتیمامی خۆی پێدەدا. دیارە لە سەردانی ئەم ڕۆژماندا کۆمەڵێک سەردانی هەمەلایەنمان کرد. هەندێک لەو سەردانانە سەردانی خەڵکێکی خۆمان کرد بە حکمی ئەوەی ئێمە کۆمەڵێک خەڵکی شەهید و خانەوادەی شەهید و ئەندام و ڕێخستنەکانی خۆمان لەو دەڤەرەیە و لە هەمان کاتیشدا لە پاڵ ئەوە سەردانی کۆمەڵێک کەسایەتی هەمەلایەنمان کرد کە بەڕاستی جێگەی دڵخۆشی ئەو خەڵکە بوو. ئەو خەڵکە پێشوازی و ئیستیجابیان لەگەڵ سەردانەکانی ئێمە زۆر باش بوو. لە سەردان و بەسەرکردنەوەکانی شاندی باڵای کۆمەڵ بۆ لای دۆست و لایەنگر و کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان جەختیان لەسەر تەبایی کورد و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی شارەکە کردەوە. کۆمەڵی دادگەری لەو ڕوانگەیەوە لە هەموو سەردانەکانیدا کە بۆ شاری کەرکووک و ئەنجومەنی باڵا کردوێتیان ئاماژەیان بەوە داوە کە گرنگی کەرکووک لەوەدایە کە تەبایی و یەکڕیزیەکەی پارێزراو بێ و سنووری جوگرافیاکەی پارێزراو بێ و هەموو کەس خاوەن مافی خۆی بێ کە زوڵم لەوی تر نەکاوە هیچ پێکاتی هەوڵی سڕینەوەی پێکاتێکی تر نەدا و ئەمە لە مێژوو هات سەلماوە هەر کاتێک هەر پێکاتێک هەر لایەنێک بێوێ لایەنێکی تر بسڕێتەوە بە تەکید بۆی نەکراوە فەشەلی هێناوە و ئومێ دەکەین هەمومان پێکەوە هەست بە بەرپرسیارەتی بکەین لە ناو شاری کەرکووکە و هەست بە گرنگی شاری کەرکووک بکەین. کۆمەڵی دادگەری وەک هێزێکی کاریگەری مەیدانی سیاسی کوردستان لە ڕابردوو ئێستادا پاڵپشتی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی شاری کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیداری هەرێمی کردووە. بۆ ئەو مەبەستەش چەندین جار لە ڕابردوو پرۆژەی تایبەتی هەبووە بۆ بنەبڕکردنی کێشەکانی شارەکە و یەکڕیزی تەبایی نێوان هێزە سیاسیەکان و گەڕانەوەی متمانە بۆ هاوڵاتیانی کورد و ئاشکردنەوەیان کە بەهۆی هەڵەی چەند ساڵی ڕابردووی هەردوو حەزبی دەسەڵاتەوە هاتووەتە ئاراوە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.